دوای دامەزراندنی کۆمەڵگەی بەخشین هەروە دواتریش خەسخانە و نەخۆشخانەی بەخشین و دوای ئەوە کۆمەڵێک لە شار و شارۆچکە جیاوازەکانی هەرێمی کوردستان کردەوە و هەروەها لە شاری سلێمانیش لە گەڕەکی ڕاپەڕین کۆمەڵگەی بەخشین ساڵی پار کرایەوە کە ئەم کۆمەڵگەیە پێویست بوو بۆ ئەو ناوچێ و بۆ گەڕەکەکان و هەروەها ناوچەکانی دەوروبەری چونکە تاوەکو دەگەنەوە ناو شاری سلێمانی کاتێکی زۆریان پێدەچێت و جاری وایش هەیە کە جادە قەرەباڵغە درەنگتر دەگەن ئەگەر حاڵەتێکی لە ناکاویش هەبێ. جا ئەمڕۆ قسە باز لەسەر کۆمەڵگەی پزیشکی بەخشین دەکەین لە گەڕەکی ڕاپەڕین بزانین لە ماوەی ئەم ساڵەدا خزمەتەکانی چی بۆ بە چارەخوازان و هەروەها هاوڵاتیانی گەڕەکی ڕاپەڕین و دەوروبەری. گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ ئەیوب عەبدوڕەحمان بەڕێوەبەری کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە ڕاپەڕین کە ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. سڵاو دەبێت کاک ئەیوب، ئەم کاتت باش. باسێکی کۆمەڵگەی پزیشکی بەخشینمان بۆ بکەی کەی دامەزراوە و هەروەها سەرەتا بە چەند پسپۆڕی لە خزمەت هاوڵاتیاندا بووە؟ بەناوی خۆی بەخشندە و میهرەبان، سەرەتا زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ بەرنامەی پەیامی ڕۆژ لە کەناڵی ئاسمانی پەیام، سپاس بۆ ئەم دەرفەتە، هەروەها سڵاوی خۆی گەورە لە سەرجەم کارمەندان و بەڕێوەبەر و هەروەها بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت. طبعا مەبەست لە کردنەوەی کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە گەڕەکی ڕاپەڕین معلومی جەنابتانە دانیشتوانی خۆشەویستی ئەم سنوورە دانیشتوانێکی بەرفراوانی هەیە کە پێگاتون لە چەند گەڕەکێک لە گەڕەکی ڕاپەڕین و بەکرەجۆ و تاسڵوجە و کەنەکەوە و هەروەها لە ئێستاشا هەر بەرەو فراوان بوونە چێوگەڕێکی نوێی لێ دروست ئەبێ. ئێمە پێشتر لە نەخۆشخانەی بەخشین بڵین گەیشتبووینە ئەو دەرەنجامی کە خەڵکانێکی زۆر هاوڵاتیانی زۆر لەم ناوچەیە سەردانمانەکەن، بڵین ئاستەنگی هاتوچۆیان بۆ دروست ئەبێ هەتاوەکو ئەگەنە نەخۆشخانەی بەخشین و هەروەها زۆر جار بەهۆی ئەو بڵین پسپۆڕیانی کە ئێمە هەمانە توانای ئەویان نابێت کە جارێکی تر بگەڕێنەوە و وەکوڵێ ناڕەحەتێکی زۆریان بۆ دروست ئەبێ. بۆیە ئێمە گەیشتین بۆ نەتیجەیی کە پێویست دەکات کۆمەڵگەیەکی پزیشکی بەخشین لەم سنوورە بکەینەوە. وەسپاس بخوا لە ئێستایا ساڵێک تێپەڕ ئەبێت بەسەر کردنەوەی کۆمەڵگەکەیە کە لە 22/2024 بە شوەیەکی فەرمی کرایەوە. ئێستا ساڵێک تێپەڕیوە و ئەو خەڵکانی کە سەردانمانەکان فیدباکیان لێوەرە ئەگرینەوە سپاس بخوا بڵین سوودمەند بوون لە خزمەت گوزاریەکانمان لەوانەی کە پێشتر سەردانیان کردوین هەر ئەو بەڕێزانن کە دێنەوە ئێرە و سوودمەند لە خزمەت گوزاریەکانمان کە بە شێوەیەکی کوالیتی بەرز پێشکەشەکرێت. باش کاک ئەیوب، جیاوازیەک لە نێوان نەخۆشخانەی بەخشین و کۆمەڵگەی بەخشین لە گەڕەکی ڕاپەڕین لە ڕۆ عیلمیەکەی و چی؟ ینی بۆ نمونە ئەو بابەتانە چین کە ئێوە ناتوانن لە ڕووی یاسایی و تەندروستیەوە ڕێک پێدراونین ئێوە ئەم ئیشانە بکەن و ئەو ئیشانە و نەخۆشیانە ئەو سەردانیانە دەبێت بستنەوە نەخۆشخانەی بەخشین لە سەرشەقامی 6 مەتری لە ڕۆژهەڵاتی سلێمانی. واتە ئێوە لەگەڵ خەستەخانەکەیە ئەو بەشانی نیتانە ئەو پسپۆڕیانی نیتانە ئەو ئیشانەی لای ئێوە ناکرێ و دەیگەڕێنەوە بۆ ئەوێ کامانن؟ مامۆستادانە کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە ڕاپەڕین بڵین وەکو بەشێکی نەخۆشخانەی بەخشین کارەکات و ئێمە پەیوەندی بەردەواممان هەیە چ لە ڕووی توانای زانستیەوە، لە ڕووی توانای دابینکردنی مەوادە پزیشکیەکانەوە، لە ڕووی دابینکردنی پسپۆڕەکانەوە ئێمە بڵین بەردەوام لینکمان هەیە و بڵین ئەو بەشانەی تەبەن جیاوازی نێوان کۆمەڵگە و نەخۆشخانە کۆمەڵگەی پزیشکی نەخۆشخانە ئەوەیە نەخۆشخانە هەموو بەشێکی تیا هەیە لە نەشتەرگەری و لە بڵین شوێنی مانەوەی نەخۆش و لە چاودێری چڕ و وەروەها توانای فراوانکردنی بەردەوامیشی هەیە لە سنووری نەخۆشخانە. بەڵام کۆمەڵگەیە کە با بڵین سیستەمی عیادات یاخود پۆلی کلینیک پەیڕەوەکە زیاتر بۆ بینینی نەخۆش و چارەسەرکردنێکی سەرەتاییە و پێدانی چارەسەرە لە ڕێگەی دەرمانخانەوە و هەروەها دیاریکردنی نەخۆشیەکانە لە تاقیگەوە پاشان ئەم با بڵین چارەخوازە بە ڕێزانەی کاتێک کە تەشخیصی نەخۆشەکانیان بکرێ بۆ چارەسەری ورتر لە نەشتەرگەری ئەگەر نەشتەرگەری بێ ئەوە بڵین ئاڕاسی نەخۆشخانەی بەخشینیان ئەکەینەوە. بەڵام ئەگەر ئەو حاڵەتانە بێت کە بڵین نەشتەرگەری نین
وەکو پسپۆڕی هەناویەکان وەکو با بڵێن پسپۆرەکانی جمگۆ ڕۆماتیزم ئەو پسپۆرانی کە بڵێن نەشتەرگەری ناکەن ئەوان لە هەر لای خۆمان چارەسەریان بۆ کرێت بۆیە ئەمە جیاوازەکەی. کاک ئەیوب ئێستا بە دیاریکراوی چۆن پسپۆڕی لە کۆمەلگەی پزیشکی بەخشین لە گەڕەکی ڕاپەڕین لە خزمەت چارەخوازاندایە؟ ئەمە لە ئێستایا 5 بەشی ئەساسی وەروەها 9 پسپۆڕی سەرەکیمان هەیە. پسپۆڕەکانمان پسپۆڕی هەناوی و نەشتەرگەری گشتی و ژنان و مناڵبوون و سۆنەر و گورچیلە و میزەڕۆ و مناڵان و شکاوی و وەروە قورگۆل و تووگوێ ئەم پسپۆڕیانەمان هەیە کە پێگاتون لە 9 پسپۆڕی وەروەها وەکو بەشی دەرمانخانە و بەشی تاقیگە و بەشی تیشک و بەشی پەرستاری کە بۆ بڵین وەرگرتنی چارەسەرە وەروەها بەشی ددان کە بڵین بەشێکی پسپۆڕی و کۆمەڵێک پزیشکی پسپۆڕی بەڕێزی تاکارەکەن. باش تا چەند لە ڕووی نرخەوە کۆمەڵگەکەی ئێوە هاوتایە لەگەڵ نەخۆشخانەی بەخشین واتە بینینی نەخۆش لە خەستەخانەی بەخشین چۆنە لای ئێوە ژوایە دەرمانەکان بە هەمان شێوەیە و لەگەڵ ئەوەیە کواڵەتی ئیشەکان هەم لە ڕووی خزمەتکردنی نەخۆشەوە هەم لە ڕووی ئەو پێداویستیانی کە پێداویستی پزیشکین بنمونە دەرمانخانە و پێداویستەکانی تر تا چەند کواڵەتەکەی هەمان ئەو کواڵەتەیە کە لە نەخۆشخانەی دایک لە نەخۆشخانەی بەخشین هەیە. طبعا مامۆستادانە ئەم خزمەتگوزاری کە لێرە هەیە لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین هەمان ئەو خزمەتگوزاریانن کە لە نەخۆشخانەی بەخشین هەن لە ڕووی ماوادەوە لە ڕووی کوالیتی دەرمانەوە لە ڕووی ئامێرە پزیشکیەکانەوە هەروەها لە ڕووی پسپۆڕیشەوە وەکۆڵی هاو ئاستی ئەو پسپۆڕیانن کە ئێستا لە نەخۆشخانەی بەخشین خزمەتەکەن و ئەمێ ئەوەش بڵێم ینی جیالەوەی کە با بڵێن کوالیتی خزمەتگوزاریەکانمان وەکو نەخۆشخانەی بەخشینە هەم هی ئێمە و هەمی نەخۆشخانەی بەخشین و سەرجەم کۆمەڵگە پزیشکەکانی تریشمان ئەو خزمەتگوزاریانن کە ئەمڕۆ لە جیهانی پزیشکیان لە پێشکەوتوترین هەم ئامێرەکانن و هەم کوالیتی دەرمانەکانن و هەم پسپۆڕەکانیشمان ئێمە ئەو پسپۆڕیانن بەشێکی زۆری ئەوانن کە لە وڵاتە جیاوازەکان پسپۆڕیان بەدەستهێناوە لە وڵاتە عەرەبیەکان پسپۆڕیان بەدەستهێناوە لە ناوخۆیان پسپۆڕی باشیان بەدەستهێناوە یعنی ئەوانن کە هەم لە ڕووی بڕوانامەوە لە بەرزترین ئاستی بڕوانامە جیهانیەکانیان لە ئەمڕۆیە و هەروەها لە ڕووی کوالیتی ئامێرە پزیشکەکانیشەوە ئەو ئامێرانن کە بڕوانامەی ڕاستاندنی بەرزیان هەیە لە جیهانە و هەروەها دەرمانەکانیشمان بە هەمان شێوە. سەبارەت بە نرخ هەمان نرخە کە لە نەخۆشخانەی بەخشین و کۆمەڵگە پزیشکەکانی تریشمان پەیڕەوەکرێت و ئێمە بەدەر لەوەش کە بە شێوازێکی قازانجنەویست ئەتوانین بڵێن ئیشەکات چکە ئەو بڵێن قازانجەی ئەگەر هەبێت لە خۆیان سەرف ئەکرێتەوە لە پێشکەوتنی خۆیان و بڵێن بەو شێوازە و لەسەر ئەو سیستەمە کارەکات. بەگومانکردنەوەی کۆمەڵگایەکی پزیشکی کۆمەڵێک هەلی کار دەڕەسێنێت بۆ گەنجانی ئەو شوێنی کە لی دەکرێتەوە. ئێوە توانیتانە چەند هەلی کار بۆ گەنجانی بە ئەزمون و هەروەها دەرچوانی زانکۆ پەیمانگاکان بڕەخسێنن لە کۆمەڵگای پزیشکی بەخشین؟ سپاس بخوا ئێمە لە ئێستایا کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە گەڕێکی ڕاپەڕین خاوەنی ستافێکی باش و لێهاتوو وەروەها خاوەنی ئەزمموی ساڵێک کارکردنە کە لە سەرەتاوی بڵێن کۆتایی ساڵی 2024 12 دەستمان بەکارکردن کرد لە ئێستایا نزیکەی 45 کارمەند و هەروەها زیاتر لە 20 پزیشکی پسپۆڕ لە بەشە جیاوازەکان بڵێن بە بەشی دانیشەوە کارەکەن لە لای ئێمە و هەلێکی بە کاری باشمان دابین کردەوە سپاس بخوا بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان و لە ئێستایا بە شەفتی شەوانیشەوە بە شەفتی ڕۆژیشەوە ینی ئەتوانین بڵێن بە پزیشکانی پسپۆڕ و بە کارمەندانەوە نزیکەی بە 6 بۆ 7 کەس لای ئێمە کارەکەن. سپاس بخوا. بەڵێ فیدباکی خەڵک بە تایبەت دانیشتوانی ئەو ناوچەیە سەبارەت بۆی کە ئەو ڕێگەدووری کە جەنابەت لە پێشتریشا باست کرد نەگەنە ناو شاری سلێمانی و بگرە ڕۆژهەڵاتی سلێمانی بۆ نەخۆشخانەی بەخشین فیدباکیان بۆکردنەوەی ئەم کۆمەڵگەیە چییە و تا چەند لە ئیشەکانی کۆمەڵگەکە ڕازین؟ بەڵێ طبعا لەسەر چەند ئاستێک بەردەوام بە شێوەیەکی بەردەوام فیدباک لە خەڵکی وەرەگرینەوە بەشێکیان لە ڕێگەی QR کۆدێکەوەیە کە لەسەر مێزی هەموو
عیادەکان دامان ئەوە خەڵکی توانن لە ڕێگەی فید بڵین سکانکردنی QR کۆدەکە و ڕاستەوخۆ فیدباکەکان ئەگاتەوە بە ئێمە و بەو شێوازە ئاگامان لە ڕێی خەڵکی هەیە ئەمە لە لاینێکەوە لاینی دووەم بڵین ناو بەناو فۆرمی فیدباک ئەدەین بە سکرتێرەکانمان کە خەڵکی دێن پرسیاریان لێەکەن ئاسی خزمەتگوزارەکانمان چۆنە چەندەم جارە سەردانی ئێراکەی سودی دووەرگرتووە لە چارەسەرە پزیشکەکان ئەمە بڵین لاینی دووەمە لاینی سێهەم جاری وا هەیە خۆمان بە مەیدانی ئەگەڕین یاخود لە ڕێگەی پرزگەی کۆمەڵگەکەمانەوە پرسیار لە خەڵکیەکەین و لاینەکانی تریشمان ئەوەیە لە ڕێگەی هەم کارمەندەکان و هەم لە ڕێگەی دکتۆرەکانمانەوە بەردەوامی لەناو خەڵکین وەروەها ئەگەر گیرگرفتێک لەیە ڕخنێ شتێکیان هەبێ ئێمە بەپێی توانە هەوڵی چارەسەرکردنیانەین بۆیە سپاس بخوا بەلایانی ئیجابیەوە ئەو ئازیزانی کە سەردانمانەکەن ئەو چارەخوازانە ڕازین لە خزمەتگوزاریەکانمان لە خزمەتەکانمان لە پێشوازیەکانمان و بڵین بە بەردەوامی ڕۆژانە ئەومان بیرەهێننەوە سپاس بخوا کە خزمەتگوزاریەکانمان لە ئاستێکی پێشکەوتووی باشان و خەڵکی ئەم ناوچێژ لێ ڕازی. کاک بۆ گەڕەکانی دەرەوەی شار لەوانەیە زۆر گرنگ بک کۆمەڵگێکی لەو شێوەیە بوونی هەیە ئایا گەڕەکانی دیکەی شاری سلێمانی کە دوورن لە ناوەندی شارەوە هیچ داوایان لە ئێوە کردووە بۆ ئەوەی کۆمەڵگەی دیکە بکەنەوە؟ بەدڵنیاییەوە بەردەوام داوامان لێکرێ و من لێرەشەوە لە ڕێی جەنابتانەوە تەمەناکەم کە بەڕێزان لە نەخۆشخانەی بەخشین و هەروەها لە دەستگای بەخشین کار لەسەر ئەوە بکەن ئەو شوێنانەی کە پێویستە کۆمەڵگەی پزیشکیان بۆ بکرێتەوە یعنی لە دۆست و کەسوکار و ئەوانش لە شارەکانی دەوروبەریش لە شاری سەی سادق لە شاری پێنجوێن هەچەند لە ئێستا لە پێنجوێنە دەرمەخانە و تاقیگەمان هەیە بەڵام بە بەردەوامی داواکرێت لە ڕێگەی ئێمەوە کە بیگەێنینە سەری خۆمانەوە کە ئەم شوێنانە مستاقن بۆی کە کۆمەڵگەی پزیشکی بەخشین بگاتە ئەو شوێنە و خزمەتەکانی بگاتە ئەو شوێنانە بۆیە داواکەین بە بەرنامەیەکی تۆکمەوە کە بڵین ئەو شوێنانی پێویستەکە کۆمەڵگەی پزیشکی بۆ بکرێتەوە ئەمە ڕاستی داواکاری خەڵکە و پێم خۆش بوو بەڕێزشت ئەو پرسیارەت و روشان ینی ئەمە داواکەین کە ئینشاءڵڵا هەوڵی جدی بدرێ بۆ ئەوە و ئێمەش مەپەی توانە ئینشاءڵڵا دەستبەر بین و هاوکاری ئەم پرۆژە جوانەوەین. کاگەی و وەک دوا پرسیار کاتمان نەما حەزەکەم بۆ هاوڵاتیەک بۆ کەسێک کە ئێمە هیوادارین هیچ کەسێک پێویستی نەبە نەخۆشخانەی بەخشین نەبە کۆمەڵگەی بەخشین نەبێت لە بەرۆی تەندروستێکی باشێ بێ بەڵام ئەگەر کەسێک پێویستی پێی بوو لە گەڕەکی ڕاپەڕین ناونیشانی ئێوە بە وردی دەکەوێتە چۆ بۆی کە هەم ئێستا بینەر و بیسەر ئەوەی کە نزانن یان دوایی لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بزانن کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە گەڕێکی ڕاپەڕین دەکەوێتە کوێوە لە سەعات چەند بۆ سەعات چەندی شەو دەتوانێت لە خزمەتی چارەخواز و نەخۆشەکانە بێت. مامۆستادانا پێشەوەی وەڵامی ئەپسیارە بەوە با بە قسەیەکی خۆش پێشەوە قسەیەکی خۆشی بکەین هەندێک دۆست و ئەحباب بەڵێ نازانم ئێمە بڵێن خوان ڕزقتان بە یان خەڵک نەخۆشەکەوێ ئەگەر وا بڵین ئەمەش وەکوڵێ ئەڵێ فەنەکەیمان دۆزیوەتەوە ئەڵێ کاکیجان بڵێ دوعا بکەن خوای گەورە بتان کا بە سەبەبی شیفای خەڵک ئەو کاتە هەم خەڵکیش دێت بۆ ئێرە چارەسەر وەرەگرێ هەم خەڵکیش خوای گەورە شفایەدا سەبارەت بە پرسیارەکەت مامۆستادانا تەبەن ئێمە سیستەمی پۆلیکلینیکە نظامی عیاداتە با بڵێن ئێمە توانین دوانیوەڕوان و شەوان خزمەت بکەین تەبەن زۆر دۆست و خۆشەویستی ئەم ناوە گلەیمان لێکن بۆ بەیانیان کۆمەڵگە ناکەنەوە زۆر جارۆک گلەی لێمانەکەن بەڵام ئەوە شتێکە سنووری دەسەڵاتی ئێمە نییە ئەو ڕێنمایەیە کە وەزارەتی تەندروستی بڵێن دیاری کردووە بەڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانی دیاریان کردووە کە ئێوە بۆتان هەیە بەم شێوازە بیکەنەوە ئەگینا ئێمە بەکۆڵێ لەوان زیاتر پێمان خۆشە بەیانیان خزمەتگوزاریەکانمان بکەینەوە بەڵام بەداخەوە لە ئێستەیە ئێمە ڕۆژانە لە کاتژمێر یەکەوە کۆمەڵگەکەمان بڵێن کارمەندی تا هەیە و دەوام کراوە ئەبێت لە کاتژمێر دووە پزیشکە بەڕێزەکانمان دانیشن تاوەکو بڵێن ئێوارە تاوەکو ساعات 6 ئێوار وهە لە شەوانیشە لە 7:30 بڵێن داواممان کراوەیە
بە تاقیگە و بە پزیشکی دان و بەروە دەرماخانە و بەشی فرێکگوزاری و تیشکیش ینی هەموو بەشەکانمان هەم بە ڕۆژ هەم بە شێویش کراوەیە بەڵام لە پسپۆڕیەکانە زیاتر پسپۆڕی سەرەکیەکان بە شەوان هەمانە وەکو پسپۆڕی هەناوی وەروە پسپۆڕی سۆنەر پسپۆڕی ژنان و پسپۆڕی مناڵە بەڵام بە ڕۆژە هەموو پسپۆڕەکانمان دوانێڕوان کراوەیە. ناونیشانەکە عفو ناو نیشانەکەمان ئێمە ئەکەوین ڕاستەخۆ کەوینە بەرامبەر مەتاری سلێمانی لەسەر شەقامی سەرەکی ڕاپەڕین تاسڵوجە ڕاستەخۆ بەرامبەر مەتاری سلێمانین و هەروەها بنکەی پۆلیسی ڕاپەڕین بەرامبەرمانە. بەڵێ دەست خۆش سپاس بۆ ئەیوب عەبدوڕەحمان بەڕێوەبەری کۆمەڵگەی پزیشکی بەخشین لا ڕاپەڕین کە لەگەڵمانە بووی سپاس دەکەین.